سڵاوتان لێبێت. ڕووخاندنی شوێنی دەستنوێژ و مردوشۆری مزگەوتی بەهەشت لەم یەک دوو ڕۆژەی ڕابردوودا کاردانەوەی زۆری لێکەوتەوە، چ لە ئاستی نوێژ خوێنانی مزگەوتەکە و ئەوانەی سەردانی مزگەوتەکە دەکەن، چ هاوسۆزی خەڵکی دیکە بۆ مزگەوتەکە. لەلایەکی دیکەشەوە وتارخوێن و پێشنوێژی مزگەوتەکە بەڕێز دکتۆر عەبدولەتیف ئەحمەد دەڵێت کاتێک ئەو ڕووداوەم بینی فیلەکان یەبرهەم بیرکەوتەوە کە هاتبوون بۆ ڕووخاندنی کەعبە. لەسەر ئەم بابەتە قسە دەکەین لەگەڵ بەڕێزیان، باسی کاردانەوەکانی شارەوانی سلێمانیش دەکەین کە ئەوانیش قسەی خۆیان هەبووە لەسەر ئەم بابەتە و پێچەوانەی قسەکانی جەنابی مامۆستا لێدوانیان هەبووە. بەڕێز دکتۆر عەبدولەتیف سپاس بۆم دەرفەتە. سپاستان دەکەم، بەخێر بێن. زۆر سپاس. دوێنێ ئەو ڕووداوە ڕوویدا ئێوە چۆن ئاگادار بوون یاخود لە چ کاتێکدا بۆ ڕووداوەتان زانی؟ وەڵا دانیشتم لە ماڵەوە لەگەڵ مناڵەکان، ئەوەن دەمزانی دەنجی شۆفڵ دێت. بەلامەوە سیر بوو، وتم چیم شۆفڵە چییە کا لێرە لە مزگەوت نزیکە. هاتمە دەرەوە سیرم کرد، نیوەی شوێنی مرد و شۆرنی و دەستنوێژەکانی تێکدا بوو، خەریکی تێکدانی باقیەکەی تریشی بوو. منش فەجئەت و سەدمە بوو بەلامەوە بەڕاستی. وتم بۆ ینی عەجەبەن پێشوەختی بۆ پێمان ناڵێن مەتەلەن ئەمڕۆ پێشەوەی شۆفڵەکە بنێری نەفەرێکت ناربە مامۆستا ئەمڕۆ شۆفڵ دەنێرین بۆ تێکدانی، زەحمە نەبێ خۆتان تێکی دەن، بۆ ئەوەی هەندێک شێواز هەیە لەگەڵ هەندێک شوێن دەگونجێ، بەڵام لەگەڵ هەندێک شوێنتر ناگونجێ. تۆ ئەگەر شوێنێکی ینی تەجاوز کراوە و شوێنی مەشروب خواردنە، شوێنی مەلهایە، شوێنی نازانم خراپەکاریە، بەگشتی هەر خراپەکاریەک بێ، وەرە بڕۆ 10 شۆفڵ بنێرە تێکیدا، هیچ بێڕێزیەک نییە، چونکە شوێنەکە خۆی بێڕێزیە. بەڵام ماڵی خوا ینی تۆ شۆفڵی بۆ بنێری و کاولی کێتێکی دەی، ینی شعورێکی زۆر ناخۆش. دوای ئەوەی کە ئاگادار بووی چیت کرد دوایەوە؟ وەڵا چون خۆشم بە دیارێنەوە وەستام، زۆر حەقیقەتەن زۆر متئاسف بووم. تاکەی بە دیارانەوە تا تەواتی چەندە بە دیارێنەوە چیت بینی؟ وەڵا دەمبینی کە دەهات بە شێوازێکی قین لە دڵانە ئیشەکە دەکرا. براکەم هەر لە سەردەمی سەدامەوە من لە یادمە کە شوێنێک بۆ نمونە حکوومەت ناوێت بینایەک بکرێت، دێت نوکە شۆفڵێک لە پایەیەکی دەدا بۆ نمونە لە دیوارێکی دەڕوخێنێت، یعنیەوە ئینزارمان کردن ئەم بینایە نابێت تاواوکرێ. بەڵام ئەوەی کە دوێنێ لێرە کرا وانە بوو لەوەی کە لە سەردەمی سەدام دەکرا زۆر بێڕەحمانەتر بوو. کامل هەرچی ئاسنە بە پێوە نەیان هێرش سیاجەکە، دانە دانە بۆی دەچوو شۆفڵەکە و خواری دەکردەوە دانە دانە. و دوای ئەوەی کە شوێنی مرد و شۆرین و شوێنی دەستنوێژەکەشی تێکدا کە سەقفەکەی جەمەلۆنە مەکاتی کردومانە تەواو نەبووە، وتیان ڕایگر ڕامان گرت. اینجا دەمی شۆفڵەکە بۆی گەڕایەوە، لە ئاخیرا بۆی گەڕایە بۆی بۆڕی و ئاسنەکانیش خوار کات، هیچ ئیسیفادەی نەمێنێت. هەر ئەمە وای کرد کە دوێنێ وتارێکت دا و ئەو شۆفڵانت شوبهاند بە فیلەکانی ئەبرەها؟ فیلەکانی ئەبرەها فیل بوون، قووەتی شۆفڵێکیان نەبوو حەقیقەتەن. و مزگەوتی شوانە المەساجد لله، ماڵی خوایە، جا لە مەکە بێت یا لە سلێمانی بێت. یعنی ئەم کارە کارێکی نەشیاو بوو، کارێکی نەشیاو بوو کە بڵێن جارێ ئێوە مۆڵەتی تەواوتان نییە، دەڵێن باس لەسەر ئەوە نییە، باس لەسەر ئەوەیە بەم شێوازە کتوپڕیە بێ ئاگادارکردنەوە و یعنی ناویژدانیانە ئەوەیان زۆر جێگای گلەیە. زۆر دکتۆر وتارەکەی دوێنێ ئێوە جۆرێک لە جۆرەکان تۆڕەبوونی پێوە دیار نییە، اینجاکە لەگەڵ لەسەر ماڵی خوا تۆڕە نەبین، من لەسەر خۆم تۆڕە نەبووم. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە هەموو کەس بە سەبرتر و بە ئارامتر بوو. هەرچی شتێک بەرامبەر شخصی خۆی کرا بە بێدەنگ بوو. بەڵام ئیدەن توهیکەت حوڕمات الله، کە شتێک پەیوەندی بە دینی خواوە بوایە، کانە ئەشەد الناسی غەضەبەن، تو لە هەموو شتێک زیاتر تووڕە دەبوو. ئەگەر ماڵی من بوایە تووڕە ببەم خەڵک لێی کردبە، بەڵام من لەسەر ماڵی خوا بووە قەزیەکە، نەک لەسەر ماڵی خۆم بێ. ئەگەر ئەمڕۆژ ئەو تارت بدایە هەمان قسەکانی دوێنێ دەکرد؟ بەخوا کەمم کردووە، بەخوا ئێمە بێدەسەڵاتین و لەگەڵ ئاژاوەجێڕیش نین،
ئەوە منهەجی منە و هەموو کەس دەزانێت من لەگەڵ ئاژاوە جێڕی نیم ئەجینا ئەوە گەر مەسئولێکی خۆیان بواە بە یعنی بە گولە هەم سایە قشۆفڵ و هەم ئەوانش کە لەگەڵین لەوانەیە خوێنی ڕشتبان وە چەند جاریشتی وا ڕووی داوە چوون بۆ ئەوەی شوێنێک تێکدەن ڕێگەیان لێگرت و نیان هێشتو بیکەن ئێستا من تۆڕە بووم تۆڕێکی بووم براکەم لە قسەکەم ئەوتومە خوایە ئەگەر ئەوانە لەسەر حەقن دەستیان خۆش بێت ئەگەر لەسەر حەقیش نین خی گەورە تۆڵیان لێ بکەیتەوە شارەوانیاڵێ لەسەر حەقن چکە دەڵێت ئەو شوێنە تەجاوزە ینی بۆچیەوە داوای مۆڵەتان نەکردو داوای مۆڵەتم نەکردووە جەنابەت ئەگەر سەیری کەیت ئەمە تاریخی چەندە 2010 لە 2010ەوە من داواکاریم نووسیەوە بۆ شارەوانی یعنی 2010 2019 2020 ئەمە 2021 وەڵامیان چی بوو بەردەوامین ئێمە ئەوەی کە دەیبینی هەموو ئەوراقە لای من کە لە معاملە داین بیان و بەوە گیرا ئەمە ڕێڕەوی کارەبایە تاوەری کارەبای گەورەیە اینجا ئیش لەسەر ئەوە کراوە کارەبا ئەوەتە وەڵامی داوەتەوە نەخێر ئەوە ڕێڕەو نییە هاوپێکی نووسراومان بۆتان دەنێرین کە ئێستا هیچ نەخشەیەکی ڕێڕەوی لەسەر نیی تاوەری کارەبا یعنی کە بڵێ داوایان نەکردو ئەمە دوورە لە ڕاستی براکەم بەردەوام بووین زۆر بە ئەسلوبێکی جوان داوامان کردووە کاکە ئەو مزگەوتە لۆدی زۆری لەسەرا خۆ ناکری خەڵک بڕەتێنین بە خەڵک بڵین مێن براکەم خەڵک هەیە بەخوا لە بەغاوە هاتو ئەم ڕەمەزانە لە دوهۆکەوە لە زاخۆوە لە هەولێرەوە لە کەرکووکەوە خەڵک دێ پێی خۆشە نوێژێکی ئارامی تێدا بکە دەرس و دروستی شەرعی تێدا هەیە فێری بێت بەڵام دکتۆریانی شارەوانی دڵێت شوێنی مردو شۆڕەکەی ئەوان لەسەر جادەیە ینی خەڵک لێ دوورە لە ڕاستی کە بڵێن لەسەر جادەیە بەڵێ من گوێم لە ڕوونکردنەوەکەیان گرت بەڵام تەجاوزە بەڕێزێکیان وتی لەسەر شەقامە دوای بۆی ڕاستکراوتی نا لەسەر شۆستەیە و شەقامەکەشی داگیر کراوە من دەڵم نە لەسەر شۆستەیە و نە لەسەر شەقامیشە هیچیان نییە بەڵێ تەنیشتی چییە تەنیشتی سەمونخانەیەەکە و شۆستەکەمان جێهێشتووە جگە لە جادە هیچ پەیوەندی بە جادەوە نییە مرد و شۆرین و شوێنی دەستنوێژەکە براکەی من بۆ هێشتەکان بەلاڕێدا دەبڕێندەنا و شوێنی هیچ شتێکی نییە بڵێ وڵا ئەو شوێنەی کە مرد و شۆرن و دەستنوێژی تیا دروستکراوە وڵا بەرژەوەندیەکی گەڕاک یا میلەت یا خەڵک یا حکوومەت هیچ شوێنێکی مردووە ئەو شوێنە تەجاوزەیان نا براکەی من کەلیمەی تەجاوزەیان نا ئێمە هاتوین داوامان کردووە زەوی جارێ بەلای منەوە هەموو زەوی خوایە منیش نەچووم بۆ ماڵی خۆم شوێنی دەستنوێژ دروستکەم مەرافقی سەحی دروستکەم مزگەوتەکە وەکو وتمان لۆدی لەسەر و پێویستی بەوێ لە دەرەوە ئەم ساڵ نزیکەی 10,000 کەس لە دەرەوە نوێژی کردووە 10,000 کەس لە دەرەوە نابێت دوو شوێن دەستنوێژی لێبێت پیاوێک چی بەڕێزۆک و جەنابەت ئافرەتی خوشکێک دێ لە شارێکی ترەوە دێ نوێژ دەکا لێرە لە ڕەمەزان کە لە دوای نوێژی عیشاوە دێ تا نوێژی بەیانی 5-6 سەعات نابێت شوێنەکە بێت دەستنوێژی لێ بگرێت باشە ئێوەتە بە ڕسمی ئێمە داوامان کردو کاکە ڕێگەمان بدەن چین بۆ شارە ناڵێم ئامۆستا هاوکار نەبووە لەگەڵمان نەهاتووە کە ڕێگەیان نەداوە ڕێگەم ئەوە بیرتان لە بەدیلێکی تر نەکردوێتەوە ینی بۆچی ڕێگە نادەن کە براشیرنەکەی من ڕێگە بە من نادەن ئەسڵەن چەند جار ئەو برا بەڕێزەمان کە نردوومانە بە داواکاریەوە بۆ شارەوانیە ئەنجومەنە ئەنی هەندێکیان ناڵێم هەمویان ئەو پەڕی بێڕێزیشان بەرامبەر کردووە ئەو پەڕی بێڕێزی ئەنی دەردەکەوێت کە زۆر نازانم ڕخیان لە مزگەوتی باشتا ئەنجا مۆڵەتان نایدا کاکە نایداتە من کەسێکی تر بچێ مەسئولێک بێت دەسەڵاتدارێک بێت یا نازانم شێوازیشتر دەیدەنێ من نامدەن باشە بەڵام بۆچی ینی مردو شۆڕەکە لە دەرەوەی مزگەوتەکەی ینی مردو شۆڕەنگەپێویستی بە شوێنێکی بچووک بێ و ژووری ناو مزگەوتەکە خردەمە ئەمە وڵاتەکەی ئێمە وا حاڵی بوون لە قەزیەکە دەنا بڕۆ ئەو وڵاتە مسلمانانەی تر شوێنی مەغسەلەت الئەموات شوێن شۆرینی مردوو یعنی بینایەکی گەورەیە چی وای لە مزگەوتە بچووکەکان بچووکتر نییە شوێنێکی گەورە شوێنێکی پاک جاوایە 3-4 جەنازە بەجارێک دێت شوێنێک هەبێ بە پاک و خاوێنی مردووی تێدا بشۆرێ کەفن بکرێت و تەرتیباتی بۆ بکرێت ئێمە هەدەفمان ئەو ببراکەم بەڵام ڕەنگە ئێستا خەڵکانێک بڵێن ئێوە مردوو بە تەجاوز دەشۆن ینی ئەمە لە ڕووی ئاینیەوە کێشەی نییە ئەمە وابزە ئەم وەڵامدایەوە بە ڕێزانی تری شاتبوون کەناڵەکانی تر قسەم لەگەڵکردن ئەم ئەسلوبە وەڵامدانەوەیە لای ئێمە نایخوا بۆ نایخوا
شتێک هەیە لە شەرعدا پێی دەوترێت الأراضي المغصوبة زەوی داگیر کراوە لە شەرعدا زەویەک داگیر کرێت ئایا دروستە نوێژی لێ بکەی یا دروست نیە نوێژی لێ بکەی تۆ دەبێت هەر نوێژەکەت بکەی بەڵام گوناهباریشی بەڵام کە زەویەکە هی جەنابەت بێ من داگیری کەم یا هی من بێت تۆ داگیری بکەی زەوی خەڵک بێت نەک زەوی خوایە ئەن الأرض لله زەوی مڵکی خوایە من هاتووم کە تۆ مردی مدیری شارەوانی مرد مدیری تەجاوز کە مرد بین لەوێ بیان شوێن بۆ ئەو مەبراکەم کاک دکتۆر بە یاسا و ڕێنمایی ڕێکخراوە خۆشتەزانیەگەرە و یاسا و ڕێنمایانە نەبێت دەبێت بە فەوزا بەسەر چاو بە یاسا و ڕێنمایی چوین داوامان کرد نەیان کرد وتیان ڕێگەتان پێ نادەین ڕایگرن ڕامان گرت تاوە ڕام گرتووە لە پێش ڕەمەزانەوە کە وتیان ڕایگرە ڕامان گرتووە دارمان لەسەر بەردانەنا نە سەقفمان گرتەوە نە هیچ تەرتیباتێکمان بۆی کرد هیچمان نەکرد نە دەرگا نە ڕامانگرەوە خۆی کە وتیان ڕاگر ڕامان گرت بگرە چیمەنتۆکەشی زایە کردامە مزگەوتەکانی تر وتم مادام بۆ ئێرە هاتووە ئێرەژەوە نایڵن بکەین چمەنتۆکەشی زایە دەکەین یخۆتەوە ڕامان گر براکەم نەچوین عینادی بکەین لەگەڵ حکوومەت بڵێن نەخێر ئێمە ئیلا بە زۆری دەیکەن دەستمان پێی کرد و پێش ئەوەش لە 2010 من داواکاری لەسەر داواکاری محاولە لەسەر محاولە دەیکەین ئێکەوتی ڕاگرە فەرموڵامان گرت بەڵام کاک دکتۆر یعنی تۆ لە کاردانەوەکەی دوێنێتدا کە ئەمانەت شوبهاند بە وتت ئەوەم بیر دەکەوێتە کە چۆن فیلەکانیە بەرها هاتوون بۆ ڕوخاندنی مەکە یعنی گونجاوە تۆ مزگەوتی بەهشت ینی بشوبهێنی بە کەعبە مزگەوت هەر مزگەوتە براکەم بەڵێ مزگەوتی حەرام لە مەکە نوێژێک بە 100,000 نوێژە بەڵام هەموو مزگەوت لای خوای گەورە محتەرەمن و لای موسڵمانیش محتەرەمن نابێت ینی مامەڵەیەک لەگەڵ مزگەوت بکرێت کە شیاو نەبێ وتم کە چوون شوێنی نازانم هەندێک قسە هەیە نەیکەین باشترە ئەو هەموو تەجاوزاتەی کە کراوە و دراوەتە کەسانێک بۆشتی ناشیاو بەکاری دێنن بڕۆ سەرچنار و بزانە چه باسە ئەگەر شوێنێکی ئەواتێک بدەن بە شۆفڵ هیچ مشکلە نییە بەڵام بۆ ماڵی خوا شۆفڵ بنێرێ ئەمە جێگای ینی سەرنجە جێگای بەڵام ئێوە بۆ دوعای شەڕ لەو خەڵکە دەکەن کاتون ئەرکی خۆیان جێبەجێ ئەەکەن لە ڕووی یاساییەوە ینی بۆچی من دوعای شەڕم لە کەسێک نەکردو شایستە نەبێت لە دوعاکەم داوتم یا ڕەبی ئەگەر ئەوانەی ئەو کارەیان کرد لەسەر حەق بن دەستیان خۆش بێت کەواتە دوعاکەم ئینسافی تێدایە بەڵام تۆ بڵێ وەڵا کاکە قەی چێکە کابرا ئەمری پێکراوە دەبێ بیکات دەزانی چیم دێتەوە بیر جارێکیان لە مەکە تەیارێکی عێراقی بوو هات بۆلام وتی شێخ عندی سوئال وتم فەرموو پرسیارێکم هەیە وتی من تەیار بووم کاتی خۆی لە سەردەمی باس ئەمرم پێکراوە بڕۆم لە ئێران قەسف بکەم چون قەسفم کردووە لە گوندەکانی کوردستان قەسف بکەم کردومە بەس من عەبدێکی مەئموور بووم هیچم لەسەر نییە وایە وتم بەرەوەڵە ئەوەندەت لەسەرە لە هەر کەسێکت کوشت پێ بەناحەق تۆ بە قاتل حیسابی و لەگەڵ ئەو کەسێک کە ئەمری پێکردو شەریکی لەو تاوانەدا بۆ نابێ وەڵام من بۆ خاتری ڕزقەکەی خۆم ئەمرم پێ بکەن تۆیەکی بەریئی بێتاوان بکوژم کاکە من ئەمرم پێکراوە دەتکوژم بڕۆ مزگەوت فلان شوێنی مزگەوت تێکدا کاکە من ئەمرم پێکراوە دەستم تێکی دەدەم نابێ براکەم دروست نییە تێگەیشتی بەو شێوازە ئەو شێوازەمە مەڵێ دروست نییە اینجا برا خۆ ئێمە هێزێکی چەکداری نین مزگەوتی بەهاشت عاسیبین لە حکوومەت دەی فرقەیەکی عسکەری نازانم پۆلیس و چی بنێرە و شۆفڵ بنێرە و چی بنێرە و تێکی دەوکاولیکە براکەم یەک نەفەریان هات بە لای من مامۆستانی دووجار ئێوەی ئاگدار کردوەوە بۆچی پێش ئەوە کەی دووجار پێش ڕەمەزان دەڵێن تەواو کە ئاگدار وتی مامۆستا نابێبی تەواویکەن وتم بەسەر چاو نایک تەواوی ناکەین ڕامانگرت براکەم ڕامانگرت ئەمما سیاجەکە کە کراوە سیاجەکە بەرپرسی شارەوانی ئێرە ڕۆژهەڵات خۆی وتی مامۆستا ڕسمەکەم نیشان دەنیشە توی دەستان خۆش بێ شتێکی جوانتان کردووە لەسەر ئەوە منەوە ڕێگەم پێدان و مشکلەتان نییە ئەوە بۆ براکەم بۆ شێوازە بووە یعنی دەڵێ چوار من ئاگادارم کردەوە چواری پێش ڕەمەزان شارەوانی ئێمە دوای ڕەمەزان بینی دوو گەڕێکی گرتووە ئەو سیاجە مزگەوتیش بین دوو گەڕێکی گرتووە مزگەوتیش بین دوو گەڕێکی گرتووە ئەمە کەی قسەی براکەم بین دوو گەڕێکی گرتووە خراپ نییە وانە برای شیرینم یعنی کە دەڵێن ئەو لای جادێ ئەو لاش جادێ ئێ باشە بەو لادا جادە دەچێتەوە سەری و لە جادە دەچێتەوە سەری ئەمما ئەوە پێشتر چی بوو پێشتر شوێنی یعنی عەرەبانە و فرۆشتن بوو بازارێک بوو بازار ئێمە پاکمان کردەوە دوورمان خستنەوە ئەوانە
تێگەیشتی هەندێکیان ماون لە دەرەوەی سیاجەکە بوون ئەوش بە شارەوانی مانوت کاکە گیان شوێنێکی تریان بۆ تەرتیب بکەم هەر ڕستی ئەوان هەبێ هەم منزەرەی مزگەوتەکەش ناشیرن کاک دکتۆریانی بابەتی تەجاوز ئەوەندەی بابەتێکی یاسایی و دەوڵەتداریە ڕەنگەوەنە بابەتێکی ئاینی نەبێت یعنی ئەوە ئەوتان تێکەڵ نەکردووە هیچ شتێک لە نظامی شەرع دەرناچێت هیچ شتێک لە نظامی شەرع دەرناچێت و مەزانە یعنی نظامی یاسا و دەوڵەتداری شەرع بێ ئاگایە لەی پەیوەندی پێوە نیە ئێمە داوای شتێکمان نەکردو بێ شەرعی بێت لە 2010 ئەوەتە داواکاریەکەم نیشانی جەنابتدا لە 2010 من داوام کردووە کتابم تەقدیم کردووە سکاڵایان لەسەر تۆمار دەکەن و بەردەوام سکاڵا لەسەر چێت تۆمارکەم کاکە پێ دوای کە سکاڵام تۆمار کرد بەڵام ئەوان دەڵێن ئەگەر خەتای ئێمەیە با بێن سکاڵا تۆمار بکەن بەخوا برا بەڕێزەکەم لەگەڵ ڕێزمدا بەڵام ئینەما ئەشکو بەثی و حوزنی إلى الله ئەو سکاڵای لای خوا دەکەم بۆ متمانەت بە یاسا و قانون نییە خۆزگە داوا لە خوایە وای لێبێ وڵاتی ئێمە قانون و یاسایەکی دادپەروەریانە بۆ دەسەڵاتدار و بێدەسەڵات بۆ فەقیر و هەژار بۆ حیزبی و ناحیزبی وەکو یەک بە ئەو کاتە منیش دەچوم یاسام تۆمار دەکرد بەس تۆمارکردنی چی نەوەڵا برام هیچ یاسایەک تۆ هیچ داوایەک تۆمار ناکەین و داوام لای خوای گەورە تۆمار کردووە و بەڵام چەند بەڕێزێک ینی دوێنێ هاتوونەتە سەرخەت کە سوپاسیان دەکەین حقیقەتەن ینی کاک شێخ لاهور نامەی نارد ناڕزایی دەربڕی پێی ناخۆش بۆ ئەم وەزعەکە کراوە و کاک جەزا دوێنێ هات سوپاسیان دەکەین و هەروەها کاک ئاوات قایم تەلەفۆنی کرد سوپاسی دەکەین و وعدیان داوە ئینشاءالله چارەسەر بکرێت جا بەتەمای خۆ بزانین چۆن دەبێت ئینشاءالله زۆر باش ئێمەش چاوەڕێەوەی کاک دکتۆر کە من ینی پێش بەرنامەکەشە و گفتوگۆیەمان کرد پێشەوەی بینە لای بەڕێزت تەنیشتی مزگەوتەکە و ماڵی جەنابەت کۆمەڵێک شتی سەیرم بینی بۆ نمونە مارکێتی بەهەشت بەریشک فرۆشی بەهەشت ینی کۆمەڵێ وتم تۆ بڵێ ئەمە پشتی مامۆساشی تێدا بێت بەخوانە پشتی من و نە پشتی مزگەوتیشی تیانە نەوەڵا برا فلسێکی ئێمە و هیچ خێری ئێمەتیانە هەرچی دوکانی دەوروبەر و عەرەبانە و فرۆشیاری دەوروبەری مزگەوتە لە غەیری ئەرک و بارگرانی بۆ سەر مزگەوت یەک ئیسیفادەی مزگەوت تێدا نیە هیچی تێدانی بۆ مزگەوت ئەبەدەن بەس کارەبای مزگەوتە ئاوی مزگەوتە دەبرێت تێگەیشتی و ئەوانش کە لەسەر عەرەبانە و سیارەکان شت دەفرۆشن لە بەردەرگای مزگەوت دێن تاشتی خۆیان دەفرۆشن دوای پیسەکە لەوێ بەجێ دێڵن بۆ ئێمە زۆر باش پێویستمان ئەوە دوورخەینەوە اینجا لە هەمووشی گرنگتر کە کاتی خۆی ئێمە لەگەڵ بەرپرسانیش شاری سلێمانی باسم کردووە کاکە مزگەوتی بەهەش تایبەتمەندێکی خۆی هەیە ینی کەسانێکی زۆر هەن کە حقیقەتەن چاویان بە مزگەوتی بەهەشت هەڵنایەت بۆچی جا ئایا ئەلمانیەکی عیار 24 بێ کە دژی دینە یا ئیسلامیەکی ناحاڵی بێ لە دین توندڕەوە داعشە حەز بە مزگەوتی بەهەشت ناکەم و لە ناو مزگەوتی بەهەشتیش ڕوومانەمان پێدادرا بەڵام بۆیە چەند جاروتم براکەم ئەگەر ئاوا بەردەرگای مزگەوت دواڵا بێت بە دووری مەزانە سیارێک بە تیەنتیەوە خۆی بکاتە ناو مزگەوتەوە هەر ئەم قسانەی ئەوە نەبووە وای کردووە کە ئەو خەڵکە چاوی بەو مزگەوتایە هەڵنەیەت ینی بۆ نمونە ئەرو کاردانەوانەی ئەوە نییە کە سۆفیەک ڕەنگە نەتوانێت لە مزگەوتەکە ئێوە نوێژ بکات یاخود ئێوە بەو مانای کە ئەو جۆرێک لە ناکۆچی دروست بووە یا سۆفیەکانی جیهان هەمووتان وەرە لە مزگەوتی بەهەش نوێژ بکەن و بەڵام ئایا سەلەفیەک ئەتوانێت یاخود گونجاوە وەکو ئەوەی کە زۆر جار دەیبینین سەلەفیەکان باسیەوە دەکەن کە ئێمە لە دوای مامۆستایەکی سۆفیەوە بە گونجاوی زۆر نازانین کە نوێژ بکەین ینی حەز دەکەین زیاتر بچینە مزگەوتێک کە سەلەفی بێت نوێژەکە مەوزوعەکە حقیقەتەن بە لا ڕێبرا بابەتەکەمان وانە براشیرنەکەم ئێمە لە هەرچی مزگەوتە هەر کەسێ مسلمانە نوێژی لە دوا دەکەین بەڵام ئەوان ئێمە بە کافر دەزان نوێژمان دەکە شتیشترا ئەم بابەتە پەیوەندی بەوە نییە باشە دەرنەچین لە ئینشاءڵڵا بەس مەبەستم حتا ناحی ئەمنیش ینی ئەمە شتێکی شیا و گونجاو بوو بەڵام بەداخەوە بە واقعەدا باشە زۆر باسی تەجاوز دەکەیت ینی پێت وایە لە کارەکانی داهاتوودا هەوڵ دەدەی کە ئەوەی کە ئێستا ڕوویدا ئەو ناکۆچیە و تەناقوزەکە وەکو جەنابەت باسی دەکەی ئەمە لەگەڵ شارەوانیە قسەمان کردووە شارەوانیش قسەی خۆی کردووە ئەوە دووبارەکەنەوە
چی دووبارەکەینەوە ینی مەبەستم ئەوەیە کە ئێستا براکەم با من شتێک خزمەتی تۆ و هەر کەسێکیش گوێبیستی و بەرنامەی ئێمە بێ من وەکو شخصی عەبدولەتیف کە مامۆستای زانکۆشم و وتاربێژی مزگەوتی بەهەشتیشم کە دوو جار شایستەی ئەوەم زەوی وەربگرم نەک جارێک تا ئێستا بستێ زەویم وەرنەگرتووە لەم حکوومەتی هەرێمە و تا ئێستا لە شاری سلێمانیم خانوم نییە من بەڵام بۆچی لە کاتێک گوێ لە برای خۆت بگرە نەهاتوو من زەوی داگیر کەم بۆ خۆم من لە خانووی کرێدام تێگەیشتی براکەم نەهاتووم بۆ خۆم تەجاوز کەم بۆیە من لەگەڵ ئەوە دانیم تەجاوزات بکرێت و خەڵک پرسیارم لێ دەکرێت دروستە وایاری کارەبا لە پشت سەعاتەکەەوە ڕاشین دەڵێن حرامە دروستە فێڵەکەین و یعنی خۆمان لە هەندێشتی حکوومەت بتزینەوە دەڵم حرامە بەڵام خۆڕەنگە بەس ماڵی خوا جیاوازە کە مامۆستا ڕاستە لە کرێکیە بەڵام خاوەنی تەلەڤیزیۆنی ئاسمانیە خاوەنی مزگەوتێکی گەورەیە کە بەڵام مەبستمەوە ینی سەرچاوەکەی دوجار ئەگەر لە ڕووی معنەویشەوە بێت پشت بە تۆ دەبەسرێت چی تێنەگەیشتم لە پرسیارەکەت براکەم مەبستمەوەی ئەگەر من بۆچی من باس کرد بەوە باسم کرد من نەهاتووم خانوویەکی تەجاوز بۆ خۆم دروستکەم وتم لەوە تا ینی لەم تەمەنە تا ئێستا من خانووم نییە خۆم و سوپاسی خوش دەکەم ژیانم زۆر مرتاحم هیچ مشکلم نییە ئینشاءالله با لە خانووی کرێدا بم نەهاتوم بستێکی زەوی داگیر کەم بۆ خۆم ئەوەی کردم بۆ تۆ بوو بۆ مدیر شارەوانی بۆ ئەگەر نوێشکا بۆ مدیری تەجاوزات بۆ ئەگەر نوێشکا و ڕۆژێک بزانن کە دەمرن پێویستیان بە شۆرین دەبێت بۆ خەڵکم بۆ کاکە بۆ خۆم نەبووە ئەجا تۆ بەس ئەوەندە دەڵێم ئەی ئەو کەسی شۆفلت نار تێک بدرێ بەس ئەو وەڵامە حازر کە بۆ ڕۆژی قیامەت کە خوای گەورە لی پرسیتەوە بۆ تێکت دا بڵێ ئەی خوا زەوی تۆ نەبوو ئەو زەوی هی من بوو هی شارەوانی بوو هی تۆ نەبوو بە ئەو وەڵام حازر کە بۆ ڕۆژی قیامەت زۆر باشە زۆر چکە من بە قانونی داوام کردووە زۆر 3-4 ساڵە داوا دەکەم 3-4 ساڵە داوا دەکەم پێش ئەوەی سپاست بکەم کاک دکتۆر بەڕێزی ینی ئەگەر شوێنێک تەجاوز بێ یاخود مڵکی گشتی بێت لە ڕوو قانونیەوە مزگەوتی تێدا کرابێتەوە یان شوێنێکی تێدا کرابێتەوە مرد و شۆر بێت شوێنی دەستنوێژ بێ هەر شوێنێکی دیکە بێتەوە کۆمەی جەنابەت تێک بدرێت ئەزانی چی مەهێنتەوە بێ قسەکەی جەنابەت تێگەیشتم پەیامەکەت گەیشت ینی تێک بدرێت خەڵکی عێراق ئەوە ناقانونی کردووە تۆ دوعای شەڕی لێ ئەەکەی خەڵکی عێراق چوونە لای عەبدوڵای کوڕی عەباس ڕەزای خوا لێ بێ وتیان ئەی شێخ ئەی زانە ئێمە ئەهلی عێراقین تۆش ئامۆزای پێغەمبەری صلی الله علیه و سلم عالمیت پرسیارێکی زۆر قورسمان هەیە هاتوین لێت بکەین تی چی تی ئەگەر مێشولەیەک پیسی لەسەر شوێنێکی لاشت کرد دەستنوێژی پێوەیە وتی ئەی ئەهلی عێراق قتلتم الحسين وتسألون عن دم البعوضة خوێنی حوسێنی کوڕی نەوەی پێغەمبەرتان ڕشت ئەی ئەهلی عێراق پرسیاری خوێنی مێشولەیەکم لێ دەکەن هەرچی زەوی زار هەیە بە تەجاوزات برا ئێستا کێشە لەسەر دوو بستی شوێن مرد و شۆرین و دەستنوێژی مزگەوتی باشتر ڕەنگە ئەوان بیانویان ئەوە بێ کە مەبادی ئاینیان نییە و مامۆستا مەبادی براشیر نەکەم بە هەر حاڵ ئەوەی کە دوێنێش نەگڕاگانی ئەمڕۆ دوێنێش لە نووسینەوەکەیاندا کردویانە شارەوانی لە سەرەتا دەڵێ ئەو قسەی مامۆستا کە دەڵێ شوێنی مرد و شۆرینە دوورە لە ڕاستی زۆر باش دوایش بۆ خۆیان کتابەکەی خۆیان کە بە حساب بۆ ئێمەیان ناردووە ئەویشیان داناوە کە دەڵێ ئەو شوێنی کردوتانە بۆ شوێنی مردور شۆرین ئەوە نابێت تەواو کرێ ئێکەواتە قسەکەی ئێوە دوورە لە ڕاستی ئەوە تا خۆت ئیقرارت کردو کە من بۆ شوێنی مرد و شۆرین مەی بۆچی زۆر باش زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر من ڕێزیشم هەیە بۆیان ڕێزیشم دەستخۆشی لە هەموو دام و دەستگایەکی حکوومەت دەکەم بۆ کاری چاکە بۆ کاری دادپەروەری لەگەڵ هەموو یعنی ئەمن و ئاسایشێک و دادپەروەریەک و چاکسازیەکم براکەم قەت لەگەڵ گەندەڵی و خراپەکاری نین بە هیچ شێوازێک بەڵام دەبێت جیاوازی بکرێ لەگەڵ شوێنێک کە غەیری زەرەر و خراپەکاری هیچی تر نییە لەگەڵ شوێنێکیش کە 10,000 مسلمان ئەو ساڵ نوێژی لێ کردو و پێویستی بەوە بووە زۆر باشە زۆر سپاس زۆر کاتمان کەمە سپاس بۆ دەکەم براکەم بەڕێزان سپاس بۆ ئێوەش خواتان لەگەڵ بێت